هەنێک جار خانمی دووگیان کە پشکنینی سۆنەر ئەکاو دەرئەکەوێ ئاوی دەوری کۆرپەکەی زۆرە ڕاستەخۆلیەمانە پرسێ دکتۆرە تۆ بڵین تووشی نەخۆشی شەکرە نەبوو بێتم ئایا زیانەکانی بۆ تەندروستی خۆم یاخود کۆرپەکەم چییە؟ سڵاو دکتۆرە ژیانم پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون لە تاوەری تەندروستی سمارتەوە. ئازیزان سەبارەت بە هۆکارەکانی زۆربوونی ئاوی دەوری کۆرپە ئەتوانین بڵێن لە سا 60 هۆکار نەزانراوە. هەنی هۆکار ئەگەڕێتەوە بۆ بوونی کێشە لە دایک وەکو نەخۆشی شەکرە ئایا ئەم ئافرەتە پێش ماوەی دووگیانی یاخود لە ماوەی دووگیانیە تووشی ئەبێت، بەکارهێنانی هەنێک دەرمان کە بێتە هۆی زیادبوونی وڕی ئاوەکە، هەروەها بوونی دژەتەن دژی خوڕەکە سوورەکان و هەنی هۆکار ئەگەڕێتەوە بۆ بوونی کێشە لە جەستەی کۆرپە، کێشەی کرۆمۆسۆمی یاخود جینی، ئەو هەوکردانەی کە کۆرپە لە سکی دایکە تووشە بێ کە خۆمان ناسراوە بە تۆرچ و بوونی هەنێ وەرم لە کۆرپەیە. هەنی هۆکاریش ئەگەڕێتەوە بۆ بوونی کێشە لە هاوڕێ مناڵ کە پێوترێت کۆریۆ ئەنجیۆمە. سەبارەت بە نیشانەکانی بۆی ئافرەتێکی دووگیان هەستی پێ بکات، زۆربەی چار ئەگەر بڕەکەی کەم بێ بەڕاستی ئافرەتەکە هیچ هەست بە نیشانەکانی ناکات، بەڵام هەنیە جار ئەگەر بڕەکەی لە ڕادە بە دەرزیاد بوو ئافرەتەکە هەست بە تەنگە نەفەسی ئەکات، زۆربوونی قەبارەی سکی کە لە تەمەنی کۆرپەکەی گەورەترە، بوونی ئاوسان لە پەلەکانی خوارەوە و منتیقەی حەوزە، هەروەها زۆر هەستکردن بە جوڵەی کۆرپەکەی. ئەو پشکنینانەی کە پێویستە ئەنجام بدرێت بۆ دیاریکردنی هۆکارەکەی یەکێک لە گرنگترین هۆکارەکان ئەوەیە کە پشکنینی شەکرە کە پێوترێت شەکراوی ماوەی دووگیانی بۆ دایکەکە بکرێت بزانین ئایا ئەم دایکە شەکرەی هەیە یاخودنا، هەروەها جۆری گروپی خوێنی دایکەکە دیاری بکرێت و پشکنینی سۆنار. لەم پشکنینە پێویستە ئێمە دیتەل ئەنیمالیسکانی بۆ بکەین بزانین ئایا ئەو کۆرپەی هیچ کێشەیەکی جەستەی هەیە، ئەبێ تەشخیصی حاڵەتەکە بکەین و بڕی ئاوەکەی دیاری بکەین بزانن بە چ ڕادەیەک زیادی کردووە و لە هەنی حاڵەتیشا پێویستە چاودێری درێژی ملی مناڵدانی دایکەکە بکرێت. لە چارەسەرەکانی وەکوتم ئەگەڕێتەوە بۆ چارەسەرکردنی هۆکاری زیادبوونی ئاوەکە، خۆ ئەگەر هاتوو هۆکار نەزانراو بوو زۆربەی جار کە بڕی ئاوەکە بە ڕێژەیەکی کەم یاخود مامناوەند زیادەکە، چارەسەرەکانی هەر ئەوەیە پێویستی بە چاودێریە لە زۆربەی حاڵەتەکانە خۆیان پێویستیان بە چارەسەر نییە و بەرەو چاکبوونەوە ئەڕۆن. بەڵام ئەگەر هاتوو بڕی ئاوەکەی زیاد لە پێویست زیادی کردبوو ئەو کاتە بە پشکنی سۆنەر دەرەکەوێت کە ئەیەکەی لە 35 بەرەو سەرەوە بوو یاخود دیپست ڤێرتیکەڵ پوڵەکەی لە 16 سانتیم زیاتر بوو، ئەم ئەفرەتانە پێویستیان بە چاودێریەکی ورد هەیە وەکو پشکنینی سۆنەری پێویستە 2 هەفتە جارێک بۆی بکرێت، پێویستە چاودێری گەشەی کۆرپەکەی بکرێت، هەروەها چاودێری درێژی ملی مناڵدانی بکرێت. ئەگەر هاتوو ئەم ئافرەتە حاڵەتەکەی بووە هۆی ئەوەی تەنگە نەفەسیەکەی زۆر بێت، ئەگەری ئەوەی مناڵەکەی پێشوەختە ببێت، پێویستە چارەسەر وەربگرێت. لە مەترسیەکانی زۆربوونی ئاوی دەوری کۆرپە بۆ سەر تەندروستی دایک یاخود کۆرپە بریتیە لە مناڵبوونی پێشوەختە، تەقینی سەر ئاوی پێشوەختەی، ئەگەری مناڵبوون بە نەشتەرگەری، مەترسیەکانی خوێنبەربوون پێش مناڵبوون دوای مناڵبوون، هەروەها هاتنە خوارەوەی ناوکەپەتک، کێشەکانی تەنگە نەفەسی بۆ کۆرپە کە ئەگەڕێتەوە بۆ لەدایکبوونی پێشوەختەی، بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.